دڵنیام نەتەن دەزانی کلاودی 4.8 ChatGPT 5.9 و Gemini 3.1 Pro هەموو مۆدیلە بەهێزەکان بە خۆڕایی بەکاربهێنیت. لە کێشە گەورەکانی ژیری دەستکردەکان ئەوەیە مۆدیلە تایبەتەکانیان بە خۆڕایی نادەن پێ ئێمە کە تەنانەت تاقیان بکەینەوە. بەڵام لە ڤیدیۆدا دەمەوێت پێت بڵێم بە یارمەتی ماڵپەڕێک لە تەواوی ئەو مۆدیلە بەهێزانە بە خۆڕایی کاڵگوەربگریت. جا ئێرە کاگای ژیری دەستکردە و لەوانەیە نەمابینیەوە. ئەس ڤیدیۆکە لایکە و سابسکرایبی کانال لەبیر نەچێت هەتا پێتان دەڵێم. بەڵام ئەمڕۆ دەمەوێت پێتان بڵێم بڕۆین لەو ماڵپەڕەتە هەژمارێک دروست بکەین تا بەشەکانی تاقیب بکەینەوە و بەگشتی بزانین چۆن توانین لەو مۆدیلانە بێەوەی کە پارە بدەین کاڵگوەربگرین. ئەس سابسکرایب لەبیر نەچێ با بڕۆین تاقیب بکەینەوە. سەرەتا پێویستە بڕۆن لەناو براوزەرەکەتاندا لەسەر مۆبایلیش دەبێ هیچ جیاوازێکی نییە لەسەر مۆبایل یا PC بنووسن llm-stats.com کە بەسەری ماڵپەڕەکەم لە دیسکریپشنی ئەو ڤیدیۆدا بۆ داناون هەروەک دەبینن یەک دانە ماڵپەرتان بۆ دێنێت کە لە پەڕەی یەکەمدا تەنیا هاتوو بۆ هەموو بابەتێک ئایەکانی جیا کردوێتەوە. لێرە دامە دیکەینە سەر لایت مۆد و دەڕۆین چاویش بگشتی کە چاوێکی لێ بکەین بۆ هەموو بەشەکانی هێناوە کە مەسن بۆ کۆدینگ کامژی دەستکرد باشترە بۆ ڕایتینگ بۆ ماث یا بیرکاری لێرەشدا هەمووی هێناوە کوتێتی باشترین ئێڵەنم کە تا ئێستا پوینتی وەرگرتە کامێنە ئەو کلاودی مێوتوس ئەوەندە تایبەتە کە وڵاتی ئەمریکا هەت قەدەغەی کرد بەکارهێنانەکەی. ChatGPT 2 Pro کلاودی 4.8 ئەو مۆدیلانی هەموو تێدایە بەخۆڕایی. جا بە بڕین هەژمارێک دروست بکەین تێدا زۆرتان سەر نایشێن. لەسەر ساینین کە لێدەن پێت دەڵێ بە جیمیل دەتوانی هەژمار دروستکە بە تێمپمەین ئەوانەی نییە لەسەر جیمیلەکەت لێدا کەنتینیو دادەگری و هەرەوەندە هیچ شتێکی تری نییە. لێرەدا دەڵێ ناوەکەتم بۆ بنووسە بوون من هەردی دەگەڕم بە ئەو ناوە بێ تەمەنەکەت 25 تا 34 پیر بووم دەڵێ تا چاستێک دەرسێت خوێندووە لیسانسمان هەیە دەڵێت چکارەی ئینجینێر تەکنۆلۆژی لێ دەدەین. ئەوانە زۆر شتێکی گرنگ نینە. لێرەدا زۆر گرنگە کە بزانن چۆن دەتوانێت کڕێدیتی زۆر وەرگرن. لێرەدا دەڵێ دەتەوێت هەواڵەکانی AI وەرگرن سابسکرایبی لێ دەبەوەی کە سابسکرایب شتێکی زۆر دەداتێ 500 دان دەداتێ دەڵێ وەرە نێو دیسکۆردەکەمان تۆ پێویستە تەنیا لەسەری دابگری و دیسکۆردەکە بکرێتەوە یعنی تەنانە دیسکۆردیشت نەبێ دەبێت ئەوەی لێ دەبگەرەوە تا لێردا نووسی کلاین یعنی وەرگرت دەڵێت لە ئیکسدا فاڵۆمانکە تۆ تەنیا پێویستە لەسەر لینکەکە لە تیجانزەم و باگە یا هەروایە دەگەڕێەوە چارەکەی 500 دانەکەی وەشت وەرگرت ڕێدیتیش کە لێ دەدەی 500 دانەکەی ئەویشت دەداتێ وێریفاین ئەوە تەوا بوو ئێمە ئێستا 2000 دانە کردیتمان وەرگرت کە دەتوانین لێرەدا بەکاربهێنین. جا ئێستامە هەژمارمان دروست کردو هەروەک دەبینن لێرەدا زانیاریەکانمان بۆ دێنێت دەتوانین ئاپگرێدیشکێ بۆ پرۆ ئاپگرێد بۆ پرۆەکەی چیە مانگی $9 پێچەوانەی تەوای مۆدیلەکانی AI کە بەلانی کە مۆدیبی $20 بدەی لێرە تەنیا $9 دەدەی و دەتوانین هەژمارەکەی بکڕی پێشەکە نیست کە کاری پێ بکەن هەژماری 2 هەفتەیش تا دەداتێ بە $2 ئەویش باشە. دەتوانین لە هاوڕەکانیشت بانگێشتن بکەی کە من بەستەرەکەم لە خوارە بودانە نگە پێتان خۆش بۆ پرۆکەی بکڕن لەو بەستەی لە دیسکریپشنە لێوی ڕابڕۆ ڕاستەخۆ بەکاری بهێنن. لێرەدا بێنچمارکەکانە بۆ نمونە تۆ دەتوێت بزانی بۆ کۆدینگ کام AI باشترینە لێرە هاتو هەمووانی تاقی کردوێتەوە بۆ لە چۆنی بە تاقی کردوونەوە بۆچی بۆ نمونە کلاودی فیبلی 5 لە هەمووان باشترە بۆچی ChatGPT 5.9 لە GLM 5.2 باشترە ئەوانەی هەموو لێرەدا زانیاریەکانی هێناوە ئەگەر ئێوە لە هەر بوارێکدا کار دەکەن پێویستە جارێک بین لێرە تاقیکەنەوە ئەوانە بپرسن بۆ نمونە بۆ image generation لێرەدا هاتوو بەمە دەڵێت ChatGPT image 2 لە هەمووان باشترە پوینتی زۆرتری وەرگرتووە بۆچی هاتوو ئەو وێنانەی کە پێشی دروستکراون هەمووشی هێناوە لە نظر نرخ و ئەو بابەتانەش بۆ باس کردوون و هاتووە مۆدیلی دووشی هێناوە یعنی لە نانۆبنانەی باشترە کە من دوایە پێم خۆشە بە تاقیکەمەوە بزانم ئەو مۆدیلە چێکە لە نانۆبنانەی باشترە و دوو هەمە باشە زۆر تایبەتە ئەوەی کە تۆ بزانی کام مۆدیل باشترە و بڕی کەڵکی لێوەرگری بەڵام چۆن بڕین لە کلاودی 4.8 و ChatGPT 5.9 و ئەو بابەتانە کەڵێک وەرگرین. پێشوی زۆر دڵخۆش دەبم کە کاناڵی کورتاییتێک سابسکرایب بکەن من نوێترین هەواڵەکان و نوێترین مۆدیلەکان و چەتبۆتەکان و بەگشتی دنیای ژیر دەستکرد لێرەدا هەموو شتێک باز دەکەین وەگەر پێتان خۆش بوو پاڵپشتی بکەن لە کورتاییتێک لینکی دۆنیت لە خوارەیە دەتوانێت دۆنیت و پاڵپشتەکانتان بۆ ئێمە بنێرن. بە دوو ڕێگا دەتوان بڕۆن مۆدیلەکان بە تاقیبکەنەوە لێرەدا نووسیدی try cloud fably 5 today بەداخە ئەو مۆدیلی دەوڵەتی ئەمریکا ناهێڵێت ئێمە بەکاری بێنین چون لە ئەمریکا نینە فقط بەکارهێنەرانی ئەمریکای دەتوانن بەڵام هەم لەسەر ئەگەر ئەو ڕەشایەدا بگری هەم لەسەر ئێجنت لێدەی دەستیە پەڕەیەکی نوێ وەک ChatGPT ئەوانە
لەسەردا بۆ کردوێتە سێ بەش ئەیجنت کە ڕێک بۆ چەتکردن و ئەو بابەتانە دەبێت لە بەشی کۆددا دەتوانی کۆد بنووسی مۆدلەکەت هەڵبژێری لێرە و بەشی میدیاش بۆ دروستکردنی وێنە و ویدیۆ دەبێت ئەمە ئێستا دەچینە بەشی ئەیجنت تاقی دەکەین دوای دەچینە کۆد دوای دەچینە میدیا لە بەشی ئەیجنتدا لێرەدا دەتوانین چەتێکی نوێ بکەیەوە چەتەکانت لێرەدا فایلەکانت کە ئەو فایلانێکی پێداوە و لێرەدا بۆی هەڵگرتووی بەردەستە کە لەسەر نیو چەت لێدەن چەتێکی نوێتان بۆ دەکاتەوە لێرە دەتوانن قسەی لەگەڵ بکەن لەسەر و پارگە ئەو پلاسە لێدەن دەتوانن کرێت ئیمێج و کرێت ویدیۆ هەڵبژێرن کە ڕاستە خۆ بڕاتە دروستکردنی ویدیۆ لێرە دەتوانن فایلەکانتانی پێدەن لێرە براوز فایل کە پێشتر ئەو فایلانی پێداوە هەمووی هەڵگرتووە و لێرە دەتوانن یەکیان هەڵبژێری سکیلز پێتان دەڵم چییە کە زۆر تایبەتە ChatGPT لێرە مۆدلەکانی کلاودی 4.7 کلاودی 4.8 جێمێنای 3.1 پرۆ ChatGPT 5.9 کلاودی ئەو سری ئۆپسی کلاودی بەهێزترین مۆدلەکانی جیهانن بێکومان ChatGPT 5.1 و هەموو مۆدلەکانی لێرەدا تێدا کە تۆ هەر کامیانت بەدڵ بێ دەتوانی بەکاری بهێنی چون لە تو کلاودی 4.8 ناتوانانی ئێستا لەسەر ماڵپەڕەکەی خۆی بە خۆڕایی کەلکیلی وەرگری بەڵام لێرەدا بەردەستە و بە جیمێلێک دەبینین کە مێ دەتوانی بەکاری بهێنی ئێستا مە کلاودی 4.8 مان لێدا من هیچ پرسیارێکم ئامادە نەکردو کە لێ پرسم بەڵام لێرەدا دەمهەوێت لێ پرسم لەسەر مێژووی شاری هەولێر کورتە چیرۆکێک بنووسە ئەوە لێ دەدەین بڕوە هەر وەک دەبینن کلاودی 4.8 ئۆپس ئەوە خەریکە وڵاممان دەداتەوە هەولێر شاری هەزاران ساڵ لە بەرزاییەکی بچووکدا لەسەر گردیەکی بەرز لە سەرات ئاسەری دەشتی هەموو لایەکی دەبینی شارێک هەبوو بە ناوی هەولێر ئەوە بەگشتی هەروەک دەبینن کلاودی 4.8ەوە ئێوە دەتوانن بۆ هەموو ئیشەکانتان بەکاری بهێنن بڕۆین بەشەکانی دیکە تاقیکەینەوە لەسەر نیوچەت کەمە لێ دەدەین و ئەو بخۆی خەریکە کار دەکات یعنی پێچەوانی مۆدلەکانی دیکەشکەوە جێ سرنجە دیتم ناوەستێت و خەریکە وەک دەبینن چاو هاتوو بخۆی لێرەدا کار دەکات جا لێرەدا دەتوانن سلایدیان پاورپۆینتی پێ دروستکەن کە لەسەر سلایدەکان لێدەن هەموویان دەهێنێ هەر تێمێک کە دەتوانن هەڵی بژێن تەواو ڕێنمایتان دەکات کە چۆن سلاید کەڵی وەرگرن دەتوانن ماڵپەڕ و شت ئەگەویستان پێی دروست بکەن بۆ وێبسایتەکانتان دوای داکیومنتەکانتان دەتوان داکیومنتی پێ بدەن کە داکیومنتەکانتان بۆ ئەنالیز دوایە بۆ شیت و بۆ ئەکسل لێرە دەتوانن بەکاری بهێنن ئیمەیج وێنەی پێ دروستکەن بۆ نمونەوە هاتووە سۆشال پۆست هاتووکتوێتی پۆستێکی ئینستاگرام دەبارەسی لەسەر داشکاندن سکینکێر براند بۆ لێرەدایە بۆ نمونە ئەوە پرامپتەکەشی بۆ هێناون کە دەتوانن وێنەی پێ دروستکەن ڤیدیۆشی پێ دروستکەن لێدا پێتان دەڵێن بۆ نمونە ئەو ڤیدیۆ چۆن دروستکرا و پرامپتەکەی وەشی بۆ هێناون کە دەتوانن لە دوای ئەو بەشانەدا تاقیکردنەوە کە بێنە بەشی کۆد لێرەدا ئەو وێبسایت و شتێکی پێی دروست کراوە بە UI-یەکەی هەموو لێرەدا وردەکانیەکانی باس کراوە لە بەشی میدیاشدا هەروەک کە باسمان کرد پێی وتونە کە چۆن دەتوانن لەو وانەکەڵک وەرگرن وێنە یان ڤیدیۆ یان دەنگیش پێ دروست بکەن تا دوێنێ نەمدەزانی تا دوێنێ دەنگی نەبوو دەنگیشی پێوە زیاد کراوە کە دەتوانن ڤۆیسێکی یا فایلێکی دەنگی پێ ئامادەکەن و لێرەشدا ڕێخستنەکانی هەیە کارۆکە پێم کوتن لە بەشی سکیلزدا ئێوە دەتوانن سکیلێکی تایبەت بە خۆتان دروستکەن یان لێرەدا بگەڕن لەو ئسکیلانەی کە دەتوانێت یارمەتی دەرتان بن بۆ نمونە هیومەنایزێر دەڵێت چ دەکا لێرەدا تەواوی ئەو شتانێک کە ئەو تێکستانێک کە نووسینەکان بۆ AI دەچێت لای دەبا چۆن دەتوانین کەڵکی لێ وەرگری لە سەرەتای گفتوگۆکەدا ڕێک ئەوەی بەکاردێنی /هیومەنایزێر ئەوە لەوی کەڵک وەرگریکە لەسەر ئینستال لێدەی دەبینی کە لێرەدا ئەو سکیلە بۆ تۆ دابەزێنرا میک سکیلت بۆ دروست دەکات میکی سلاید هەروەک بەکاری دەتوان بەکاری بهێنن سلاید یا پاورپۆینتان بۆ دروست دەکات میک وێبسایت بۆ وێبسایت وشت بەکاردەهێنرێ دوایە دیپلای دەتوانی بۆ کە پرۆژەیەک یا شتێک وەرگری پڵاوکێ و لەسەر کەڵک وەرگری دەتوانی لێرەدا ئەو لینکی بکەیەوە و ئەو ئسکیلانێکی لەوێدان بیاندۆزیەوە ئەگەر لەسەر بەشی کریتیڤ دەتوانانی ئسکیلێکی نوێ بخۆت ئەو شتێکی بەگشتی ئەو شتەکەی چ بێ ئەو جۆرێکە بانگی دەکەی لە خواردا ناوەکەی چ بێ هەر ناوێکی گشتی بۆ دەنووسی سەبارەت بە چ بێ و لێرەشدا پێت دەڵێت لەسەر ئەو فۆرمەتە ئسکیلەکەت بنووسە کە ئسکیلەکەت چکارێک دەکات لێرەدا بە وەرکفلۆ بۆی دەنووسی و بەڵام بەگشتی دەتوانی ئەلێرەدا ئسکیلی میک سکیل دابەزێنی بێ بەشی ئیجنت ئەوەی
بسرێەوە یەک ئسلش لێ دەی لێرەدا میکە سکیلت بۆ دێنێ میکە سکیل کە لێ دەدەی دەنووسی بۆ نمونە سکیلێکم بۆ دروستکە کە تێکستەکانی من بکاتە ئەسکریپتێکی ئینستاگرامی بەپێی ئەو یاسا و ئەو شتانێکە من پێت دەڵێم و ئەوە دێ بەپێی ئەو هەر کاتێک کە تو تێکستی هەر میکە سکیلی هەڵبژێری ئەو تێکستی بدەیی ئیدی پێویست خۆت بناسیێنی یا پێی بڵێ چی بکات چونەکە ڕاستە خۆ تێکستەکەت بۆ دەکاتە ناوەڕۆک. لێرە لە بەشی مۆدل دەتوانی مۆدلی دیفالتەکەت هەڵبژێری کە ڕاستەخۆ بەگشتی کارەکانت بەچێ بکرێت کە کلاودی پسی 4 و 7 باشە و زۆرتر ئێوە چالێکەنەگە بەڕاستی پێویستنێ لە مۆدلی گیران کەڵک وەرگرن خۆرە بەکاری مهێنن کە تۆکنەکەتان زووتەوە بێ و نتوانن کاری پێ بکەن. لێرەدا بەڵام ئەگەر ویستان بۆ چات و بۆ بابەتانە کاری بکەن تێچوویەکی گونجاوتری هەیە لە چاو ئەوەندی کە $10 لە چاو $20 ChatGPT کە تەنیا بۆ ChatGPT بێ یا کلاود کە تەنیا کلاود بەکاربهێنی یا جێمینای کە تەنیا جێمینای بەکاربهێنی زۆر گونجاوترە بەڕاستی کە ئێوە دەتوانن مانگانە بە $10 ئەو تۆی تایبەتمەندیانە بەدەستبهێنن کە بەداخەوە چون من لە ڕۆژهەڵاتم و کارتی بانکی منێ ناتوانم بیکڕم بەڵام زۆر گونجاوە $10 بۆ هۆی کە دەتەوای و تایبەتمەندیانە کەڵک وەرگری وێنە و ڤیدیۆ شتانێکی پێ دروستکەی کۆڵێک سرویسی دیکەشتان دەداتێت و نمونە بنچمارکەکان مۆدێلەکان هەمووی پێکتونە نیوز هەواڵەکان ئارێناکان لێرە ڕوتر ئێرن سرویس دەتوانانی API یا MCP وەرگری لەسەر سرویسەکانی خۆت بەکاری بهێنی و ئەلێژدا تەواوی ئەو شتانێکی و کارانێکیکە هەمووی بۆ هێناون لێرە تاقیکردنەوەکانی هێناوە و بەگشتی ماڵپەڕێکی باشە و میش هاتم خۆماڵی و جوورێکە خۆشم هێندە لە مێژنێ بەکاری دەهێنام پێتان بناسێنم شتێکی گونجاوە کە دەتوانی بە جیمێلەکە هاوش پێویستە باس بکەم کە ئەوە ڕۆژانە نوێ دەبێتەوە یعنی وانێکی یەکسەر هەموو شتێک تەواو بێ بەڵکو نوێ دەبێتەوە و ئەو کردیتانێکی تەواو بوونە کردیتەکەتان تا ئەو جێی کە ئاگادار بم دەداتەوە یعنی ڕۆژانە تەواو دەبێت بەڵام هەموو ڕۆژێ دەگەڕێتەوە سەر ئاستێکی پێدا هۆژم بەکاری بێنن بەس دەروزانیارەکانی زۆرتری لە دیسکریپشنی ڤیدیۆکەدا هەیە لایک و سابسکرایبتان لەبیر نەچێ وەگە پێتان خۆشە کوشتای تێکەوە بەهێزەوە بەردەوام بێ دەتوانن ساپۆرت و دۆنەیتەکانی خۆتان لەڕێ ئەو بەسەرانی خوارەوە بنێرن بۆمان و هەر بژین و کورد بمێنن.